بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم اغفر لنا ولوالدينا وللمؤمنين يوم يقوم الحساب. جيشنا ششم بنسيني إيمان ده يعني ما كتب كما لسر بنسينا كاني إيمانا دين سر آخر بنسينا الإيمان بالقدر. بروابون بقدر بو سنورو يعني بو رجيو يعني بو شتاني كخواي برقدر كسنوري دو دانا و رجاكي دياري كردو إنزا رجي بداية دس بيدكو سرطاي دس بيكو كوتاي دس بيدكو أو بيدرين قدر. وإذا القدر بفتح الدال القدر تقدير الله تعالى للكائنات بريتي أو تقدير خلني خواي بردقار لبو كائنات كأو كائنات هاني كيسداك ما خير تقديري كجيم لصالي أون لدايق بم داكو باو كم أو فلان وفلان بي تقديري كجيم لباش أوي لا عراق لدايق بم باشا وهماش أو هون بيدين تقدير الله تبارك وتعالى للكائنات. إذا أو تقديري كجيم لروي كم دقريتو لروي نوعي دقريتو لروي كم لروي نوعي جقريتو خواي بردقار تقديري كائنات في هو التقديري تفصيلي دقريتو والتقديري جزئياتي دقريتو تناولي تقدير خواي بردقار لبو جزئياتي شنبي تفصيلات كاني وازلين من خواي بردقار تقديري تيام تقديري كي هم تفصيليو هم جزئيشيا حسب ما سبق بعلمه كاتب تقديري كرديان ببي اوي كان علمي خوي كتقديري كرديان لساكا باز دكين كباز قدر دكين كقدر بالروابون بتنشتك يكم يعني بالروابون بوي كأوشتاني كي استاك كروي ده همو بيش اوي روب ده بيش اوي للوحي محفوظ جبو نسريتوا لتقديرك لچين دربوا لعلمي خواي پروردگار لنا لعلمي خواي پروردگار واقتضت حكمته هروا كاتي خواي پروردگار بيش اوي اشتكى حسب ما سبق به علمه واقتضت حكمته هروها او تقديرش همو تقديري خواي پروردگارش حكمتش تدا كخواي پروردگار توي لسدي پیغمبر صلى الله عليه وسلم دروز نكرديه حكمتش سطاساتي تدا قريما ذكر قد بيت لو كاتبه شدري استعمل صلنا هذا تقديري خواي پروردگار لموشتكان لسر اساسي تيان لسر اساسي حكمته لسر اساسي او داناي تدا زاناي تدا هروا عليشي تدا كخواي پروردگار يعني كاتي كسي خواي پروردگار تقديري دكا ك قد نخوش نابي او خواي قولة تقديري كدي حكمتش تدا بلا بيتسوانا كسي شدي ما خواي پروردگار تقديري كدي حنا نو نخوشي بجي حلا دايق دبي خواي پروردگار تحقيق في تو بو نخوشي انا اوش بهماشي او قدري خواي پروردگار بلا ام قدر حكمتي خواي پروردگار تدا إذا حكمتي خواي پروردگار شتيشي تيا شتيشي شارعوي إنسان تيا إنسان ذكي بيناك. والإيمان بالقدر يتضمن 4 أمور كاتي قديم باسي أركان إيمان دكين بقدر تارش لخودك أو تارش دا أقربيتو كسيك تواو تيجيش كاتي إيماني بس هي إيماني بقدر هي يكم يعني الإيمان بأن الله تعالى عالم بكل شيء يكم يعني كخواي پروردگار تقديري هموشتش في علمه لعلمي خوي هروها تجبي كخواي پروردگار عالم بكل شيء جملة وتفصيلا جملة وتفصيلا يعني هندي كسيا كخواي بفرق إسلامي جدادني لخواي پروردگار يعلم الكليات ولا يعلم الجزئيات أما عقيدة أهل السنة بلكو خواي پروردگار يعلم الكليات والجزئيات خواي پروردگار هموسيا يعلم خائنة الأعين وما تخفي الصدور كم يعلمون كواتا علمي خواي پروردگار بيش او اشتكاني شروع بدا خواي پروردگار لنا علمي خوي امشتانا حموشيا حموش زاندرا ولا علمي خواي پروردگار علمي يجي أزلية كتعددي تيدانية أزلا وأبدا هروها كاديدني أزلا علمي خواي پروردگار بداياتي هروها نهاية شينية سول خواي پروردگار او نبو بري خواي پروردگار لباش وشتكاني زانية نعوذ بالله بري إنزل وتعالم أخير أزلية
چۆن خوا پەروەردگار سیفەتی ئەوەل والآخرە بە هەمان شێوە سیفەتی علمیش چییە؟ سیفەتێکی کە سیفەتی ئەوەل و ئاخیریە، کەواتە سیفەتێکە سەرەتای نییە، هەروەها کۆتاییش نییە، سەرەتا و کۆتایی نییە. وأبدا سواء كان ذلك ما يتعلق بأفعاله أو علمي كباز دكي خوا پەروەردگار عالم كعلمي بهمشتكان وهي لعلمي خوا پەروەردگار تقديري همشتكاني كردووە پێش ئەوەی کە لە لەوحی مەحفوظ بنووسێتەوە، بەڵام علمی خوا پەروەردگار بیدایەتی نییە، چۆن خۆی بیدایەتی نییە. ذلك مما يتعلق بأفعاله أو بأفعال عباده، چۆن ئەگەر بێتو کە فعال لما يريد خوا پەروەردگار کە هەر فعلێکی بێدەیکا کە تەقدیرەکە بە فعلی خۆی بی کە کەی ئاسمان دروست کردیە، کەی زەوی دروست کردیە، کەی محەممەد دەنێری، ئەو بابەتانە هەمووی تەقدیری خوا پەروەردگار بأفعاله، پەیوەستە بە کار و کە فعلی خوا پەروەردگار ئەو بأفعال عباده، یان بە فعلی عیبادەتەکانی خۆی کە ئەوە پێی دەوێ علم. یعنی ئەوەی لە علمی خوا پەروەردگاریشدا هەیە گۆڕانکاری چییە؟ گۆڕانکاری بەسەر نایە. بەڵام ئایا چێ دەزانی ئەوە لە علمی خوا هەیە، چێ دەزانی ئەوە لە علمی خوا پەروەردگار نییە؟ کەس نایزانی، کەس نایزانی. نە مەلایکە دەیزانی، لە لەوحی مەحفوظیش دەیزانی، کەواتە علمی خوا پەروەردگار ئەو پەڕیشتێکی چییە؟ شاراوە. کەواتە یەکەم شت ئەوەی لە علمی خوا پەروەردگار لە بۆ ئینسانەکان سێ تەقدیر کراوە. الثاني الإيمان بأن الله تعالى كتب ذلك في لوح محفوظ، أو علمه كبيوندي بمخلوقاته كخواي پەروەردگار لسين وشيا تومار كريا لسين كتب في لوح محفوظ كبا واسطي قلم كلوح محفوظ نسرايا. وفي هذين الأمرين يقول الله تعالى لو أودوا أمر كيسي أمري علم هروا أمري ما كتب في لوح المحفوظ. ألم تعلم كالأزمان عربي، ألم تعلم زود زار بكادهن لبو تنبيه ولبو آقادار كرنوي. ألم تعلم أن الله يعلم ما في السماوات وما في السماوات والأرض إن ذلك في كتاب إن ذلك على الله يسير. جار بسيار كرنيكش لبو آقادار كرنوي كخواي پەروەردگار أوي هي لأسمان وهروها زوي أو خواي پەروەردگار آقادار بتين بهاموشتكن. إن ذلك في كتاب أويكا أو علمش لسين سلايتوا ما يتعلق بما في السماوات وما في الأرض إن ذلك في كتاب. الكتاب ده للوح محفوظ ده نسرايا إن ذلك على الله يسير. أو نسينش لا يخوى پەروەردگار سيام لا يخوى پەروەردگار زور آسانة يان حكم كردن لبيني أو كساني كاختلاف يان هي لباشوي باز لك كأوقات متعلقة بوات كاني بيشخو كأجر بيتو حكم كردن لبيني دوكس كبيتسواني يكترا خواي پەروەردگار لروج قيامتي لا يويتيا ولا يوي زور آسانة. كوات اللي باسي علمي كل يوم هروها باسي إن ذلك في كتاب أو علمش لسدايا لكتاب خواي پەروەردگار تيا نسرا بواسطة قلم. وفي صحيح مسلم عن عبد الله بن عمرو بن عاص رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم يقول كتب الله مقادير الخلائق قبل أن يخلق السماوات والأرض ب50,000 سنة. خواي پەروەردگار مقادير خلق كرديا حموش تكاني تقدير كرديا بشيويش إتقان وحكمة وسنور ورزكي جاري كرديا وتسباش نيو بو أوابي بو أونبي بتشيريك بي حموي تقدير كرديا قبل أن يخلق السماوات والأرض ب50,000 سنة. بيش أوي آسمان زوي دروز بأسمانه كانوا زوي دروز ببسن ب50,000 سنة. كواتا ليري لوحي محفوظ كاتيك تومار دكري ب50,000 سنة قبل أن يخلق الله تبارك وتعالى على السماوات والأرض. ولم بيش أوي إخوة پەروەردگار تقديري سيخرديا في عينه تقديري خلائقي كردوا. كواتا كميان العلم خواي پەروەردگار تقديري كردوا لعلمي خوي لذاتي خوي كعلمي خواي پەروەردگار علمي يجي أزلية باشا أبدية بدايات ونهاياتية. شون خواي پەروەردگار خوي بدايات ونهاياتية بهمان شيء صفة كان يشتيا بدايات ونهاياتية وكبرنگا كخالقة وكعلماء كان بيش أوي كخواي پەروەردگار خلق بك هر تيبوا هر صفتي هبوا صفتي خالقيتي هبوا
الثالث الإيمان بأن جميع الكائنات لا تكون إلا بمشيئة الله تبارك وتعالى. عبارة شيء كتقدير كرايا بروابون بمشيئة إخوة پروردگار يكا بيوسي بسيهيا بيوسي بقدر هي. إيمانك كثير بأن جميع الكائنات لا تكون إلا بمشيئة الله تبارك وتعالى. أوهم كائناتي كموجودة كهيو كرويشتي وكدي همو بويستي شيئا بمشي أو بإرادي شيئا بإرادي إخوة پروردگار، سواء كانت مما يتعلق بفعله أو ما يتعلق بفعل المخلوقين كأوكيبا فعال لما يريد، هو ما يتعلق بفعل المخلوقين يعني أوي كأخوة پروردگار بخوي دروستي كردوا كائنات كان كخلقي خلقيا يعني أوي إنسان بخوي اشتياق دكا بهموي دقريته سرسي دقريته سر مشيئتي أخوة پروردگار. قال الله تعالى فيما يتعلق بفعله وربك يخلق ما يشاء ويختار أخوة پروردگار سيبوي أو دروس دكا هروا أوي إشحال دمجيري ويفعل الله ما يشاء أو مشيئتي أخوة پروردگار هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء لسان مشيئتي أخوة پروردگار چون بيه إنسانك بوشوي خلق دكا چون تقديري كردو چون حكمتي تيدا وچون قاضاي تيدا وچون دتواني الإنسان تعقيب كاتو بوشوي كشاني أو جرى تعقيني بوشوي أخوة پروردگار كي يصوركم في الأرحام كيف يشاء. وقال الله تعالى فيما يتعلق بفعل المخلوقين أو زار فعل مخلوقين ولو شاء الله لسلطهم عليكم فلقاتلوكم. دير مشيئة إخوة پروردگار لسر أويك أو كافرانا كان مسلمانا كان لقد مسلمانا كان شر نكونوا بركو دعوي آشتيب كان إخوة پروردگار ويليكني مشيئتي لسر هبونا ولو شاء ربك ما فعلوه وكوك إخوة پروردگار كاتب باسي وكذلك جعلنا لكل نبي عدوا شياطين الإنس والجن من إنسك بيشا ولو شاء ربك ما فعلوا أجر بيت أخوة پروردگار ويسي لسر بأوان وأنا ذكر بنا أخوة پروردگار ويسي لسر أوش نبو أويسيا لبو تحقيق النوي لبو تيا لبو تحقيق نبويا دبي بيغمبران تيان هبي دجمنيان هبي تاو كبطوان أوانيج بهماشي تعقيب كرينو فذرهم وما يفترون وازيان لبينو بو دراني كديكين كواني كم العلم دوميان ما كتبه الله تبارك وتعالى في لوح المحفوظ سيميان بالروابون بمشيئة إخوة پروردگار كإخوة پروردگار أو مخلوقاتاني هروا أو إنساني كشتيج دكا بهماشي لناو سنوري إرادة ومشيئة إخوة پروردگار. الرابع الإيمان بأن جميع الكائنات مخلوقة لله تعالى بذواتها وصفاتها وحركاتها. دوم سارميان بالروابون بوي كأوهم مخلوقاتنا كذات خويا هروا صفتكانيا وحركات والسكنات همو لا ينشدرس كراوا همو لا يخوى پروردگار همو لا يخوى پروردگار مخلوقة لله تبارك وتعالى بذواته ذاتي أوشت خودك خوي وصفاتها ينزل صفاتك يتسونا هي تندو تيجو هي نرمونيانو هي صادقة هي كاذبة حمو أوشتانا وحركات يزول كان أو زلو أو بابتان حمو أوشتانا للا إخوة برودياتيا دروس كراوا للا دروس كراوا. قال الله تعالى الله خالق كل شيء وهو على كل شيء وكي كإخوة بروديار خالق كل شيء كحموشتيك حمو أوشتاني كديبيني لبابت معنوي لبابت مادي حمو يسرساوا كي دروس كرني إيجادك شيء خوايتيا الله تعالى وهو على كل شيء وكيل هل أو ذات شا لسر حموشتي حافظة وخلق كل شيء فقدره تقديرا. هروا أخوي پروردگار حموشتي شي داهنا دروستي كردوا فقدره تقديرا هروا حموشتي شي كاتشي دروستي كردوا بشوي دروستي كردوا لقريبي بومن زي لجنجي تماشا هرجع لبريك دكي خواب بقرا فقدره تقديره بشيء دروستي كرديا لو جنجي تيدا بشيء شي ريكوبيسيا بجي هروا قربيتو تماشا لجويادك هروا قربيتو تماشا حتى زيد ورجي بكي فقدره تقديره خواب بقرا حد شي لبودانه سنوري شي لبودانه وكبشيء دروستي كرديا وجنجي شي ولا دروس كرديا فقدره تقديره حتى باران حتى بفر حتى أو روكلي ردجي لويناجي أقبستي دمري أو حموي تقديري شيء فقدره تقديره أو هموي تقديري إخوة پروردگار لا تبديل لسنة الله
هەندێک بابەت هەیە زۆر جار پرسیار دەکەم خوای گەورە تەقدیری توانای هەیە دار خورمای لەسەر چیایەک شینکە بەڵێ خوای گەورە مەشیئەتی لێ بەڵام سنەتی خوای گەورە وایە فقط دار و تەقدیرە سنەتی خوای گەورەوە دانە کە دار خورما لە چێ دەربێت بڕوێ دار خورما لە شوێنە گەرمە کام بڕوێ خوای گەورە تەقدیری وا کردێ تەوازنێکی چییە تەوازنێکی ژینگەی تەوازنێکی جوغرافیسیە دروست کرد یازداکە فقط دار و تەقدیرە تەمەشا دەگەین نەفرت لە ئەو شوێنەی زۆرە کە جەزیرەی عەرەب بابەت ئەوە تەقدیری خوای پەروەردگار حکمەتی خوای پەروەردگارە ئینجا حکمەتی خوای پەروەردگار تەقدیری کردێ لەو شوێنەوەی ئەگەر بێتەوە لێ نەبەم ئێستا ئەوەی لێنە خەریکە عێراق لە برسان ببری ئەو هەموو ڕووباری لێیە لە باشە نەفتی لێیە باشە ئەینجا خەریکە خەڵک لە برسان دەبێت ئەگەر بێت لێنەوە فقط دەرەوە تەقدیرن تەمەشا سوێدیش دەکەین نەفتی لێیە نەشیشتی لێیە بەڵام وڵی کاکە هیچ مەسەلەی چییە لەبەرەوەی خوای گەورە تەقدیری کردێ لە ڕوانگەیشتر ئەوان بتوانن چییە بتوانن بژی بتوانن بژی ئەگەر بێت توانی عێراق ئەوانەبان لەسەر ئەو هەموو بێعەقلیەی خەڵکی عێراقدا کە بە شێوەیەک ناتوانن لەگەریەک بژین و هەروە ناتوان ئەو ملەتەی خۆیان لەسەر ئەو زێڕ و زیوەی کە خوای گەورە فقط دەرەوە تەقدیرە کە تەقدیرێکی جوانی لێ بۆ دانان بەڵام ئینسان نا دێ هەمووی بە شێوەیەک چیە بە شێوەیەکی خراپ بەکاردێنی بۆیە ئەگەر بێت و نەبا زۆر وەزعەکە چیە وەزعەکە خراتر دەکەن وقال عن نبي إبراهيم عليه الصلاة والسلام والله خلقكم وما تعملون خوای پەروەردگار ئێوەشی دروست کردووە هەروەها ئەوەی دەشیکەن ئەوە خلافن لە بۆ شێ خلافن لە بۆ معتەزیلە و ئەو بابەتانە دەرێ خوای پەروەردگار ئەو ئینسان بەخۆ خەڵقی چ دەکا خەڵقی ئەفعالی خۆی دەکا خەڵقی ئەفعالی خۆی دەکە مەبەستیان زیاتر مەبەستیان تەنزیهی خوای پەروەردگارە دەرێ شەڕ نەسەبی خوای پەروەردگار ناکە بەڵام کاتێک تەمەشا دەکەین لێی تەنزیهی دەکەی بەڵام لە هەمان شێوە شرکێک لە بۆ خوای پەروەردگار پیا دەکەین ئەگەر بێت و والله ئەگەر بێت برین کاکە ئەو هەموو شتانە خوای پەروەردگار دەرێ الله خلق كل شيء ما تعملون ئەوە ئینسان دەیکە ئەگەر بێت و خۆی خالق بی یعنی شتێشی داهێنابی ئەخەلێرەش کەواتە ئاەتە چێشەمان لەوە دروست دەبی هەروە چێشەمان لەوەش دروست دەبی کەواتە غێری خوش پەروەردگار هەیە کە خەڵق دەکە ئیجادی شت دەکە لە عەدەمەوە ئیجادی شت دەکە لە چێ لە عەدەمەوە لە عەدەم و خاستەن بابەتی خراپە هەمووی دەرێن هیچ ئەو خوای پەروەردگار هیچ نەکوشت و نەدزی نە بابەت و نە ئەو بابەتانە هیچ خوای پەروەردگار خەڵقی نەکردە دروستی نەکردە ئێ باش ئەگەر خوای پەروەردگار دروستی نەکرد چێ دروستی کردە کەواتە کەواتە ئەگەر سەد خوای پەروەردگار دروستی کردی کەواتە کذب چێ دروستی کردە کەواتە تو لێرە ڕاستە دەتەوێت تەنزیه بۆ خوای پەروەردگار پێیا بکەین بەڵام لە هەمان کاتیش دەی هاوبەشێشی چییە هاوبەشیەک لە بۆ خوای پەروەردگار پێیا دەکەین بەڵکو خوای پەروەردگار ئینا هەدەیناه السەبیل ئیما شاکرا و ئیما کەفوورا ئەوە تەواوە کاکە تو بڕۆ سەر قورئان دەری ئێمە کاتێک دوو ڕێگامان دایەتە ئینسان هیدایەتمان ڕێنمووی دەکەین ئینسان لە بۆ دوو ڕێگا ئیما شاکرن هۆ لە لای خوای پەروەردگار ئیما کەفوورا ئەویش هۆ دووچیان لە لای چییە لە لای خوای پەروەردگارە باشە لە لای خوای پەروەردگارە باشە کەواتە چارەمیان هەموو شتانێکە هەیە کە لە لای خوای پەروەردگار چییە دروستی کردووە والئیمان بالقەدەر على ما وصفنا لا ينافي أن يكون للعبد مشيئة ئاگادار بە لێرە دێ ئێستا ئەو چار خاڵەی پێ باسکردی یەکەمیان کەواتە الإيمان بعلم الله تبارك وتعالى الإيمان بلوح المحفوظ الإيمان بمشيئة الله تبارك وتعالى الإيمان بأن جميع المخلوقات شيء هروها وأفعال المخلوقات مخلوقة لله تبارك وتعالى لباش أويدين كاكا كواتا أقربيت إيمان بقدر على ما وصفنا بوشوي كباس إيمان ما كد لا ينافي أن يكون للعبد مشيئة في أفعال باختياره هو بيتسواني أوانية كأقصانا ما كد بيتسواني أوانية كسيك بري والله كاكا أقربيت بوشوي كواتا إنسان هيث إرادينية أما درين كاكا إيمان بقدر نابتو هو أو برين كاكا إنسان تينيا إرادينية خاصة إراديتي إرادي اختياري چونکە ئەگەر بێت و تەمەشا بکەین ئینسان هەندێکشی هەیە هیچی بەدەستەخۆ نییە ڕاستەخۆ مەجبورە داک و بابت هیچ پەیوەندی بەتون ئەوە مەشیئەتی خوای پەروەردگارە لێ داک و بابت فلان و فلان هەروەها
لو جي قال داعي دبي هو مشيئتي خواي پروردگار هيت مناقشة سيا مناقشة تداني كورتي دريجي هيت مناقشة رشي سبي سي مناقشة تدانيا سر سبي دبي سر سبي نابي مولي دي مولي نا بياوي باشا بابنيري يامي أنا هم خواي پروردگار سيا خواي پروردگار براندي تو لسر أو بابت أنا خواي پروردگار حساب لەگەر ئینسانی ناکە برێ تو نێری بڕۆ باشتەیە تو مێ بڕۆ دۆزەخیە تو ڕەشی بڕۆ دۆزەخیە توشتی بڕۆ یان بە پێچەوانە یاوە کورتە و ئەوە درێژە یاوە جوانە ئەوە ناشینە ئەو بابەتان لەبەرەوەی دەسەڵاتی ئینسانی تێدا نیە هیچ مەشیئەتی ئینسانی تێدا نیە خوای پەروەردگار ئەو مەشیئەتەی نەداتە ئینسانی کەواتە لێپێسینەوەی چییە لێپێسینەوەی لەگە ناکرێت بەڵام لە هەندێکشتدا کە خوای پەروەردگار مەشیئەتی هەبووە کە ئینسان مەشیئەتی هەبی ئەوە بینێ خواي پەروەردگار مەشیئەتی هەبووە ئیرادەی لەسەرەوە هەبووە کە ئینسانیش چی هەبێ مەشیئەتێکی بداتێ مەشیئەتەکە مەشیئەتێکی ئیختیاریە چونکە خواي پەروەردگار کاتێک ئەو دنیای دروستکردێ لە بۆ تاقیکردنەوە کاتێک تاقیکردنەوەشە دەبی چی تێدابی هەڵبژاردننی تێدابی ناکرێت و تەڵەبەیەکی امتحانی پێ بکەی هەڵبژاردننی بدەیە برێگاکە هەڵبژاردنەکە هەموو ئەی دادەنێ یا پاشەوەی دەرەزەی لەوە دامنێ وەڵای کاکە ساقیت بوو تەڵەبەکە چ دەرێ پێوەڵە مامۆستا گوتی من دەبی هەموو ئای دابنی لێرە مەشیئەتی تەڵەبەی هەبوو هیچ مەشیئەتی نییە بەڵام خوای پەروەردگار کاتێک نمونەکە و نمونەی دەینەوە کە مامۆستایەکە چار هەڵبژاردننی دایتێ ڕاستە ئەو چار هەڵبژاردنە مامۆستایەکە لە بۆی دانایە کەواتە مامۆستایەکە مەشیئەتی هەیە لەوەی کەچی هەان دیاری بکە بەڕێ داینە مەشیئەتی مامۆستایەکە گوتی لەو چارەی زیاتر چییە زیاتر نییە طلبة دەتوانێت لەو چارەی زیاتر دیاری بکە طلبە لە بۆی نییە لەو چارەی زیاتر دیاری بکە بەڵام ئەو چارە طلبەکە هەڵبژاردن دەتوانی هەڵی بژێریاننا اختیاری خۆی تێدایاننا مامۆستایەکە ئایا کاتێک دێ نازیحی دەکا یان ساقی دەکا لە دەرەوەی ئەو چارەیان لەناو ئەو سنووری ئەو چارەیە لە سنووری ئەو چارەیە بە هەڵا شێوە خوای پەروەردگاری کاتێک ئینسان هەڵبژاردننی دایتێ فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر خوای پەروەردگار دایتێ صدق و کذبی لە بۆ دانایە دەست پاچی و هەروە دەست پیسی لە بۆ دانایە داوام پاچی داوام پیسی لە بۆ دانایە ئینسانەکەتی اختیار دەکە ئایا کەسێکی داوامێن پاک بم یان داوام پیس بم ئایا موسڵمان بم یان منافق بم یان کافر بم کەواتە دێ ئەو کەسە چییە اختیاراتی چ دەکا اختیاراتی ئەو هەڵبژاردنانە دەکە کە خوای پەروەردگار لەبۆی دانایە کەواتە دێ خوای پەروەردگار مەشیئەتی خوای پەروەردگار واب وكإنسان سيهبي أن مشيئة هبي لا ينافي أن يكون العبد مشيئة في أفعاله الاختيارية وقدرة عليها لأن الشرع والواقع دالان على إثبات ذلك له هم لشرع دا خواهي پەروەردگار چەندها دەسەلمێنی کە چەندها باز دەکا کە ئینسانیش مەشیئەتی هەیە هەروە لە واقعیش دا ئێستا من ئەوە دەکەم ئەوە یانەوەی بڵند دەکەم ئەو بە ئیرادەی چییە بە ئیرادەی خۆمە کاتێک قسەی دەکەم بإرادة خما بلام شيء أو إرادة دايتة من الله تعالى إرادة كي دايتة من كبتوان قصيف كم بتوان بيدنجم بتوان شيء بيدنجم بتوان قصي تعيش بكم قصي خرابي بكم باش أما الشرع فقد قال الله تعالى في المشيئة فمن شاء اتخذ إلى ربه مآبا كاتخ ذلك اليوم الحق أو رجل شي حق الراس درسته فمن شاء اتخذ إلى ربه مآبا أقربيته أو كسيه کەسێکی زیرەک و کەسێکی چاگی ئیرادەی لەسەر ئەوەیە کە باشترین ڕێگە هەڵدەبژێری باشترین چی باشترین ڕێگە هەڵدەبژێر خوای پەروەردگار لێرە چی دایتێ فمن شاء اتخذ إلى ربه مرجعا ئەگەر بێت و کەسەکە کەسێکی عاقڵبی ئەوە ئیرادەی لەسەرەوە کە بگاتە سێ کە بڕوای بە ڕۆژی دوای هەیە لە پاشەوەی بگاتە مەئابە مەرجعێکی تەواو خوای پەروەردگار کاتی باسی فأتوا حرثكم أنى شئتم پەروەردگار باسی سەرجەیی دەکا هەر کاتێک دەسن لە ئافرەتەکانی خۆتان ئەننا شئتم عین کەیف شئتم نەکو وەکو هەندێک کەسێک ئەننا شئتم یعنی بە هەر زۆرێک بی بڕۆ لەگەر خێزانی خۆی کە ئینسانەکە جۆن دەبین وەکو ئەو کەسانەی کە شیعەنە حتا لە دووبریشیان پێ جائزە بەڵام لە لای ئێمە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەری هەر کەسێک بستە لای ئافرەتی خۆی لە پاشەوە چییە فقط كفر بما أنزل على محمد يعني تاوانێکی چییە تاوانێکی گەورەیە تاوانێکی حرف خوای پەروەردگار فأتوا حرثكم باسی حرفی کردیە کە پشتۆی ئینسان بە حرف داناندرێ ئیلا خوای پەروەردگار ئەو شوێنەی دانەیە کە بە حرف کە
کە چێڵگە ئەوەی کە منداڵی لێ بەرهەم دەهێنی کاموش دەزانین کە خوێندەرە في القدرة فاتقوا الله ما استطعتم ئەگەر خوای پەروەردگار لێرە بازی فاتقوا الله ما استطعتم واسمعوا وأطيعوا بەپێی ئەو توانەیە بەپێی ئەو دەسەڵاتەی کە خوای پەروەردگار دایکێن بۆ تەقوای خوای پەروەردگار بکەن واسمعوا گوێ بگرن وەروە ئیطاعی خوای پەروەردگار بکەن لا يكلف الله نفسا إلا وسعها خوای پەروەردگار تەکلیف لە کەسێک ناکە إلا ئەوەی لە تااقەتیدایە وەکو باسمان کرد هەندێشێک لە تااقەتی تو دانیە بری وڵای کاکە خەملۆ کوردم بری کاکە هەر کوردایەتی برین کاکە بە کوردبوون تاوانە هەر کەسێک کوردبی دەستە جەهەنەمشتی وهەیە شتیوەنی بری هەر کەسێک عەرەبە دەستە جەهەنەمشتی وەیە لا يكلف الله نفسا إلا وسعها خوای پەروەردگار تەکلیفی نێکردیە تو کوردبی یان عەرەبی یان فارزبی ئەو بابەتە لە ئیرادەی چێدانە لە ئیرادەی ئینسانەکەی دانیە غەیر لە وسعەکەی دانێ کە لە وسعەکەی دانێ کەواتە خوای پەروەردگار لێ پێچینەوەی لەگەر ناکە لەها ما کەسەبەت بەڵام ئەوەکەی لە ناو سنوورەکەی خۆیدایە لە ناو دەسەڵاتی ئەو ئینسانەیدایە کە خوای پەروەردگار مەشیئەتەکەی دایتێ ئیرادەکەی دایتێ لە هەڵبژاردنی شتەکان چاکە و خراپە ئەگەر بێت و بە شێوەیەکی گشتێک بدەینەوە لەها ما کەسەبەت ئەوەکەی کە باشە ئەوە لەها وعليها ما اكتسبت ئەوەکەی خراپیشە لە سەریتی کەواتە لێرە خوای پەروەردگار باسی دەکا باسی توانای ئینسان دەکا هەروە باسی ئەوەی دەکا هەندێشت لە بۆ ئینسانی کە بەخێر حساب دەکرێت بە چاکە حساب دەکرێت هەندێشتی بەچین و حساب دەکرێن بە خراپە لە حساب دەکرێت ئەوە ئاەتەکانە خوای گەورەش دەفەرمێ وما تشاءون إلا يشاء الله لێرە ئەوەیە لێرە وما تشاءون إلا يشاء الله باشە کاتێک ئێمن هاتمە ئێرە ئەمن مەشیئەتم لێبوو بێمە ئێرە لۆ مەشیئەتیشم نێبوو چونکە خوای پەروەردگار ئەو مەشیئەتەی هەبووە یعنی کاتێکم دەجوولێم خوای پەروەردگار مەشیئەتی هەبووە بتوانم بجوولێم خوای پەروەردگار مەشیئەتی دایتە ئەو چاوانە ببیستی خوای پەروەردگار مەشیئەتی دایتە ئەو جوانە گوێ لێبێ منی گوێیەکان بەکاردەینم هەروە چاوەکان بەکاردەینم خوای پەروەردگار داوا دەکە چاوەکەم بە جوانی بەکاربینم هەروە گوێیەکان بە جوانی بەکاربینم هەروە ئەوە خراپە ئەوە چاکە ڕێگایەکەی ڕێگایەکەی لە بۆ دیاری کردی هەروە ئێرا مەشیئەتیشی ئەوە هەبووە مەشیئەتی لەسەرەوە بە تو سەربەزی لەوێ مەشیئەتت هەبی لەوەی کە چاک و خراپەی بەخۆی دیاری بکەیت وەکو خوای پەروەردگار گوتمە ئینە هەدەیناه السەبیلە هەدەیناه دەزانی زۆر بە زۆری باسی هیدایەت دەکەن هیدایەتیان عین دروستکردنی ئیرادە دروستکردنی ئیرادە لە بۆ لە بۆ شتێک بۆی دەنی کاکە تاعەت چییە تاعەت بریتە ئیرادە دروست هەبوونی ئیرادە خوای پەروەردگار ئیرادەی دروستکردنە ناو ئینسانی بۆ ئەوەی چاکە بکە ئەدی معسیەت چییە معسیەت ئەوەیە خوای پەروەردگار ئیرادەی دروستکرد لە ناو جزمی ئینسانی لە ناو ئینسانی کە معسیەت هۆ دووشیان لە لای خوای پەروەردگار ئیرادە درایتە شێ درایتە ئینسانی تاکو توانەی هەڵبژارنی هەبی بۆ ئەوەی تاقی بکرێتەوە ئەو ئەمە الواقع ئەگەر دوێتە مەشە واقع بکەن کاک هەر یەک لە ڕوانگە یعنی ئەو کەسانی کە دەرێن کاکە وڵای من ئەگەر بێت و خوای پەروەردگار مەشیئەتی لەسەر بۆ کەواتەم هیچ تاوەبار نینەوە خۆی لە واقعدا بە خۆی دەزانی وە نییە بە خۆی دەزانی وە نییە کە دەزانی خوای پەروەردگار چی دایتێ ئیرادەی دایتێ فإن كل إنسان يعلم أن له مشيئة وقدرة هم إنسان دەزانی قدرەی هەیە و توانای هەیە و هەروە ویستیشی هەیە ئیرادەشی هەیە بما يفعل وبما يترك ويفرق بين ما يقع بإراده كالمشي همش دزاني أو يديكا أو يوازن يديني هروا يفرق بين ما يقع بإرادته هروا جاوز ذاك بويك يقع بإرادته كتوانيه بخوي بك كالمشي وما يقع بغير إرادته دزاني هندش تشي تواني لسني كالارتعاش زوزار تشي لرزينك دبي أخذ الزلي حيث دصالات يعني استدري خود راقرة إرادتي لسرها حيث إرادتي لسر دريني إرادتي لسر كلية هيث إرادتي لسر كليانية إرادتي لسر دماغي كذا زليو كسكان بيستو قرآن كاري أو بابتانا همون أو كي زوزار أو كي تنها أو كي لنا ودسمانه هيث إرادة إنساني لسرنية بوي زوزار لا زيندا ورزاني دبيسين كذا كاكا ماسول كمان ماسول كيسيا خويستو خۆنەویست کاکە خۆنەویستەکان هیچ ئەوەستەی بەڵام ئەوەکەی خۆویستە ئەوە خۆویست ئەوە بەو شێوە ئەوەی خۆنەویستەوە هیچ ئیرادە لە سەرنیە کەواتەوە هیچ ناتوانانی چاچیکەی خراپیکەی ئێستا درێت ڕاوەست ئایرادە لەسەرەوەی چاوت ببینی یان نەبینی نەخێر بەڵام ئیرادە لەسەرەوێت چ ببینی چ نەبی ینی ئێستا کە دیدنی چاوە تو کە ئێستاکەم دەبینی خوای پەروەردگار ئەو ئیرادەی دایەتی ئەو چاوەشتی مەڵا ئەو ئیرادەی لە چاویستاندەوە بەڵام کاتێک بینینەکەی هەیە
خوای پەروەردگار لەوەی کە چ دەبینی و چ نابینی تەمەشاچ دەکەی و تەمەشاچ ناکەی لەوەی خوای پەروەردگار حسابت چییە؟ حسابت لەگەر دەکا. باشە. لكن مشيئة العبد وقدرته واقعتان بمشيئة الله تبارك وتعالى. ككادك باسی مەشیئەی دەکەین ئەو مەشیئەی کە درایتە ئینسانی کە ڕوودەدا دەستە ژێر چێ؟ ژێر مەشیئەتی خوای پەروەردگار ژێرمەوە. وقدرته لقوله تعالى لمن شاء منكم أن يستقيم. هر کەسێک لە ئەوەی وی بە يستقيم. وما تشاءون إلا يشاء الله رب العالمين. هیچ تێکیش ئێنگۆ ئیرادەتان لەسەر نێ إلا ئەوەی خوای پەروەردگار ئیرادەی لەسەرە. يعني سێ يعني هەر شتێک ئینسان ئیرادەی لەسەر بی کەواتە خوای پەروەردگار ئیرادەی دایت. ئیرادەی لەسەر بۆ ئینسانی ئیرادەی هەبی. ئەگەر خوای پەروەردگار ئیرادەی لەسەر نەبی ئەوە ئەمە ئێستاکە ڕاستەوخۆ چییە؟ نەمانتوانین نە قسەی بکەین نەبینین نە هیچ شتێک بکەین. وەڵا خوای پەروەردگار ئیرادەی لەسەر بۆ بتوانین قسەی بکەین بتوانین بڕۆین بتوانین بینێرە بتوانین بچینەوە ماری بتوانین سیارەی لێ بخڕین. ئەوە هەمووی خوای پەروەردگار دەگەڕێتەوە سەر چێ؟ ژێر مەشیئەتی خوای پەروەردگار وما تشاءون إلا يشاء الله. يعني خوای پەروەردگار شاء الإنسان أن يتكلم. خوای گەورە مەشیئەتی لێ بۆ کە ئینسان أن يتكلم. بەڵام کاتێک يتكلم بەڵام ئایا چ جۆرە قسەیەک دەکا؟ چ جۆرە قسەیەک هەڵنەبێت؟ خوای پەروەردگار هەڵبژارنەکەشی دایتێ ئەوەی دەتەوێت ئەوە دەتەوێت ئەو ئینسانەکە دەچی ئەو هەڵبژارنەی دەچی دەکا. والإيمان بالقدر على ما وصفنا لا يمنح العبد حجة على ما ترك من الواجبات أو فعل من المعاصي أو على هذا فاحتجاجه به باطل من وجوه. زۆر کەسەیە کە باسی قەدەری لۆ دەکەی بەو شێوەی کە باس ناکرد کە باسی مەشیئەتی خوای پەروەردگار دەکەی باسی مەشیئەتی ئینسانی دەکەی دەرێگەر بێت وابی کەواتە عەبد نەدەتوانی ئەو معاسیانە دەکا أو فعل من المعاصي وعلى هذا في احتجاجه به باطل من وجوه. ناطواني برينكاكا كان بيبخشين عبد حجة على ترك واجبات وأقر بيت وازي لواجبات هناك يان أقر بيت فعلي ما كردوي خرابي كربن والله كاكا تو تاهم باري هي كس هي ودري كاكا من واجبات ناكم لبرو إخوات بقى مشيئتي لسلام من هيز نيوجناكم كاتي جديد تاواني تشجع كدري والله كاكا خواي برقار مشيئتي لسروا من سمكم من تاومكم هیچ مەشیئەتی لێ بۆ خۆ نایەتەوە. بەڵام کاتێک تەماشای دەکەی ئەو کابرایە لە ئوموری دنیای تەماشای دەکەی چ شتێک باش لە چی لە خۆ هەردەبژێری دەستی هەوڵ دەدا کاسبی دەکات دەست سیارەی جوان دەکڕی دەستی داخوازی لافرەتەکی جوان دەمین تۆ لێرە خێرە ئەتوو ڕازینی بەوەی خوا پەروەردگار کاکەوەش خوای پەروەردگار لۆی دانی کاکە ئەتوو ئیلا مەشیئەتی لەسەر ئیلا لادەت هەبی نابی سیارەی باشتر. بەڵام لە ئوموری قیامەت و ئەو بابەتانە دێ خۆی بە مەشیئەت دەوەستۆ بەڵام لە ئوموری دنیای خۆی بە مەشیئەتیە بمشيئة خوي دبس وكو كافر كان يكمشد سيقول الذين أشركوا لو شاء الله ما أشركنا. وكو ديارتيا كافر كان سيقول لمستقبل كافر كان الذين أشركوا لو شاء الله ما أشركنا ولا آباؤنا ولا حرمنا من شيء. هل وها أوشتاني كيما بحرامان دانا أو نشما حرامناك أو قولي كافر كان كاتي كشرشان لبو خواي پەروەردگار پیا کردیا باب و باپیرانیشان کشرشان لبو خواي پەروەردگار پیا کردیا هەروە بەخۆشیان کە هاتینە کە حرامی چەندی سائبە و وەسیلە و لە پاشەوی و ئاەتە ئەو بابەتانیان لە خۆیان حرام کردیا هەروەها ئەوە هەندێشتیان لە ئافرەتان حرام کردیا هەندێ لە بۆ خۆشیان چی حەلال کردیا لە بۆ نێرەکان دەرێگەر بێت و خواي پەروەردگار مەشیئەتی لەسەر بە ئەمە ئەوەمان نەدەکرد. ئەگەر خواي پەروەردگار مەشیئەتی لەسەرت لۆ ئەدینایە تەداخل بکە و بێ ڕاستەوخۆ بە جۆرێک لە جۆرەکان شتێکمان لێ بکە جۆرێک لە کاتی خواي پەروەردگار کاتی بێدەنجی ئەوەنوادن کاتی خواي پەروەردگار بێدەنجی هەڵبژاردیە کەواتە خواي پەروەردگار پێ ڕازیە یعنی جیاوازێک قیاساتە هەمووی لەبەرەوەی خواي پەروەردگار ئێمەوە شرکمان کردی هەروەها هەندێشمان حرام کردیە و کە خواي پەروەردگار حرامی نەکردیەوە کاتی خواي پەروەردگاریش بێدەنجی هەڵبژاردی کەواتی خواي پەروەردگار بەو شرک و بەو تاوانێتیە مەشیئەتی لەسەر و ڕازیە باشە ئەوە بەو شێوەی بڕیارەکە دەدەین بۆیە كذلك كذب الذين من قبلهم چەندەها کۆمەڵە کەسی غێری وانیش هەوە بە هەمان شێوە کە کافر بوونە بەو شێوەی حجای هێناتەوە بەو شێوەی بەڵگای هێنایتەوە من قبلهم حتى ذاقوا بأسنا
ئەگەر بێت و وابی خوا پەروەردگار لێرە وەڵامیان داداتەوە ئەگەر بێت و وابی بەو شێوەی بیر خوا پەروەردگار مەشیئەتی دەبووە کە پێی ڕازی ئەدی باشە لۆ خوا پەروەردگار عقوبەی دانا کە کاتێک خوا پەروەردگار چەندەها قەوم پێشەنگۆ عقوبەدایە کەواتە بۆ بابەتە چییە؟ بەو بابەتە ڕازی نییە بەو بابەتە ڕازی نییە قل هەڵە پاشەوەی کە بابەتی مەشیئە بابەتێکی چییە؟ بابەتێکی غەیبیە بابەتێکی غەیبێ زۆر زاروێ کەسێک دەرێ وڵای کاکە ئەمن بخوێنم یان نەخوێنم هەر ساقیتم باشە تو چویە ناو لەوحی مەحفوظ چی لەوحی مەحفوظت خوێندەوە دەست دەگاتە لەوحی مەحفوظی غەیبت زانی نەخێ نەیزانی ئایا چییە ناو عیلمی خوای پەروەردگار نەعوذ بالله نەخێ کاتە ئەو بابەتە ڕجمان چییە؟ ڕجمان بیلغەیبە کاتێک تۆ نازانی کاکە هەوڵدانەکەت هەوڵدان هیچ هەوڵ نادا تەنها حجەکە ئێوەیان بخوێنم نەخوێنم خوای پەروەردگار وای دانێ ئەمە چلی هەر ساقی بووم یان کەسێکی دەرێ من وڵی کاکە عیبادەت بکەم یان نەکەم هەر دەستمە چێندە هەندە دەستمە جەهەنەمی ئایا ئەو کەسە چوو تەمەشا لەوحی مەحفوظی کرد ئەگەر تەمەشا لەوحی مەحفوظی کردی وڵی کاکە دەرێم حەقتا برا کاکە لە بۆمەش سەرش لێو دەکاوزان ئەمە چمە بەسەردەی باشە کاتێک کە نییە بۆیە خوای پەروەردگار دەفەرمێ قل هل عندكم من علم فتخرجوه لنا دە باشە ئەگەر بێت و وایە گۆ وا دەزانە خوای پەروەردگار بۆ کوفرە و بۆ شێکەن گۆ تەحلیل و حرامتان کردی هەندێک شتکە خوای پەروەردگار بە حەلالی دانایە باشە قل هل عندكم من علم ئایا و قسەی ئەگەر بێت و علمۆکە شتیان هل عندكم من علم علمۆکەکم لۆ بینن بەڵگەیەکمان لۆ بینن فتخرجوه لنا بۆ ئەوەی ئێمەش دەری بینە لەوە بێ ئەوەی ئێمەش بێن قناعەت بەوەی بکەین کە ئەوەی کە خوای پەروەردگار کە ولو شاء الله ما ئەشرەکنا پێویستی بە عینیە نەک تۆ تەنها بتهێ خۆ لە واقعدا بدەزیەوە یەکەمیان حتا ذاق و بەسەنە کە خوای پەروەردگار ڕەتی کردنەوە کە ئەوانە کە خوای پەروەردگار عقوبەی دان و هەروەها کە چەندەها قەومی تر عقوبەی لەبۆ هێنا کەواتە خوای پەروەردگار بە کوفر و هەروەها بە شتێک ڕازی نییە کە تو حرام حەلالەکەی حرام بکەی هەروەها داوای چنە دەکات داوای بەڵگەی دەکات قل هل عندكم من علم فتخرجوه لنا إن يتبعون إلا الظن وإن أنتم إلا تخرصون بەڵکو ئەوانە تەنها شوێنی چ دەکەون شوێنی وەهم دەکەون نەگومان ئاگا لێرە وەهم گومان يعني گومان يعني بڕۆکەک شتێک واقع هەیە بەڵام لێرە هەر وەهم و خەیاڵە کەسێک برێ کاکە من لەبەر ئەوەی تەواو خۆی تەسلیمی تاوان و خۆی تەسلیم و شرک و خۆی تەسلیمی شتی خراپە بکە برێ وڵای کاکە خوای پەروەردگار مەشیئەتی لەسەر ناتوانم لەو مەشیئەی بسمە دەرێ یەکەمیان ئایا علمێکی لەکنە لەسەر ئەساسی علم ئەو قسەی دەکا گەیشتە لەوحی مەحفوظ و هەروەها ئەو بەڵگەشکاتە علمی نەهەیە يتبعون إلا الظن ئەوە زۆرە وەهمێکە ئەو ئینسانە خۆی توش کردیا وإن أنتم إلا تخرصون بەڵکو ئەوە لەوە هەم چۆ دەرێت بەڵکو ئەوە شتێکی چیە ئەو شتێن بۆ دەرێن تەنها دەستەقالبی کذب و درۆ ولو كان لهم حجة بالقدر ما ذاقهم الله بأسه ئەگەر بێت و حجەیان بقدر هەبە ئەوە خوای پەروەردگار ئەزیەتی نەدەدان و هەروە عقوبەی نەدەدان الثاني کە ئەوە بەڵگەی یەکەم کە گوتمان کە خوای پەروەردگار کە کەسێک ئەگەر بێت و بەڵگەی ناوە یەکەمیان ئەو ئاياتەی دەکەنە بەڵگە دووەمیان کە ڕەت دەکەینەوە ئایا ئەگەر بێت و خوای پەروەردگار ئەگەر بێت و برینکاکە مەشیئەت ڕاستە و باسی مەشیئەتمان کرد ئینسانەکە دەبی ڕاستەخۆ دەستەوەستانبی هیچ اختیاریاتی نایەمینی و دەبتە کەسێکی ئیجباری دەبی لا تەسلیم بێ ئەدی باشە خوای پەروەردگار پێغەمبەرانی لۆ نادیە پێغەمبەرانی لۆ نادی حکمەتی پێغەمبەران چییە ئەگەر بێت و کەسەکە اختیاری تێدا نەبی ئەوە ڕێگای شەیطانە ئەوش ڕێگای کە ئەنبیا و کە ڕێگای ئیلاهیە باشە بۆیە خوای پەروەردگار الثاني قوله تعالى رسلا مبشرين ومنذرين هەروە کاتێک خوای پەروەردگار چەندەها نێردراوی ناردە مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بۆ ئەوەی ناردیتین بۆ ئەوەی خەڵکەکە لەسەر خوای پەروەردگار چییە بەڵگەیان نەیبرین ئێمە هیچ پێغەمبەرێکمان لۆ نەهاتی و ئێستاکەش عقوبەمان دەدرێت خوای پەروەردگار عقوبەی قەومێک نادا ئەگەر بێت و نێردراوی لە بۆ چییە وما كنا معذبين حتى
نبعث رسولا ئەوەش بە هەمان شێوە حجە کەواتە ئەگەر بێت و نێردراوەمان نار بۆچی بۆ حجە کە بۆ حجە کەواتە لەوانەی چیا لێ بکەین عەزابیان بدەین. بەڵام خوای پەروەردگار لێرە للناس لئلا يكون للناس على الله حجة بعد الرسول وكان الله عزيزا حكيما ولو كان القدر حجة للمخالفين أقر بيدو قدر حجة بي لبؤوي تاوام كي كفر بكي للمخالفين لم تنتفي بإرسال الرسول أو لأن المخالفة بعد إرسال واقعة بقدر الله أقر بيتو إرسالي ولا لو كان القدر حجة للمخالفين أقر بيتو قدر حجة بي لبو مخالفين لم تنتفي بإرسال الرسول أو بيسنا ذكر كبيغمبران نندرين لأن المخالفة بعد إرسالهم واقعة بقدر الله لبروي بيغمبران كاتيك لأن المخالفة بعد إرسالهم لباشا كسيك بيت ثواني أو بيغمبران بكا واقعة بقدر الله لأن بكاكا خوما رزقان دكين كبقدر خواي پروردگار لا ددين أي خواي پروردگار دني حجة كحجة ليري كواتن ليري إرسال الرسول دلالتها كإنسان هي كدي إنسان دلالة توانيه البجاني هي. وما رواه البخاري واللفظ للبخاري عن علي بن أبي طالب رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال ما منكم من أحد إلا كتب مقعده من النار أو من الجنة كواتديرة كعلي فرمي بيغمر صلى الله عليه وسلم ما من أحد حريك لإيواء إلا كتب مقعده من النار إلا قد كتب مقعده من النار أو من الجنة كواتشوينك إلا لبو دياركنا ولا نار يا لتي يا لبهاش. فقال رجل من القوم ألا نتكل يا رسول الله بيغمر صلى الله عليه وسلم إما اتكال بكين لسر أقصي خوما تسليم كين وعملنا كين برين كعكدنا أويا إلا قد كتب مقعده من النار أو من الجنة أما بين خوب اشتي خوما بسنو بو حديثي كدني كعكدنا أو هدان رايا خوما ليك لعب كنو حنوش رايا كواتي ياندا سيني بهشني ياندا سيني جهنمي هرتس بكين هريه كشيانا خهودو شانيا بوي بيغمر صلى الله عليه وسلم لا نخير وانك كواتي بيغمر صلى الله عليه وسلم داوينك الإنسانك كعملنك وراسخ لبرسي لبروي أصلا إنسانا حتى يستاك نازاي دست شيهان دست بهشتك يان دست جهنمك تنادي عليك ريان دست بهشتي يان دست جهنم أو نابته هو إنسان خوي بري والله كاك بشتي خوم لدك إلا قول بيان حمو إنسان شي مسلمان والله أوكي بس بري لا إله إلا الله دست بهشتي أو شاني أو إنسان بشتي خوي لبكاتو والله كاتك خودو شوێنەکە دیاری کرا و جەهەنەمەکەشی لەگەردا و بەهەشتەکەشی لەگەر دیارە ناتوانانی تۆ پشتی خۆی لێ بکەوبری هیچ کار ناکە بۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی قال لا اعملوا فكل ميسر ثم قرأ فأما من أعطى واتقى وفي لفظ مسلم فكل ميسر لما خلق له هەر کەسێک کە خوای پەروەردگار لە بۆچی دروست کردوی ئەو ڕێگایە ئەو ڕێگایە دەگرێت لێرەوەکەی گرینگە لا اعمل پیغمبر صلى الله عليه وسلم بوتي نخير كار بك لبوسي كار لبو بدا سناني سي بدا سناني بهشت. الرابع كدلالة لسلوي إنسان مشيئته هي الرابع أن الله تعالى أمر العبد ونهاه ولم يكلفه إلا ما يستطيع خوي پروردگار كاتي أمري فرماني كرديا بإنسان ده هروا دعواشي كرديا كهندي يشدنكي كواتي إنسان دتواني أمريكان زي بزي بكون يا زي بزينك كاتي إرادي هي بهماشي وخواي پروردگار كاتي ولم يكلفه إلا ما يستطيع هر وخواي قبل التكليفي لسر شيش نكردي إلا لوي تواناي نبي قال الله تعالى فاتقوا الله ما استطعتم ببي أو توانايتيا كخواي پروردگار بو إنسان دايتي كتقوي خواي پروردگار دكا لا يكلف الله نفسا إلا وسعها لو كان العبد مجبرا على الفعل لكان مكلفا بما لا يستطيع الخلاص منه أقربيت إنسان مجبور با جبرا دبي إلا بك على الفعل هم فعليك هر فعليك دبي إلا بك لكان مكلفا بما لا يستطيع الخلاص منه أو لو كاتي خوابر التكليفي ليذكر كالاشتيك كنايتواني خوي لي رزقارك وهذا باطل أوش باطل خوابر الرزقات سندهاشد كالتواني إنساني دانيا كخوابر الرزقات لشرع داسيلي كرديا لسري لا برديا لبر أوي لتواني دانيا كاتيك خوشة كاتيك سفر دكا كاتيك هندي بابتي كخوا پروردگار تكليفك لسرسيا لسر لا بردي اگر بيت انسانك
مجبور با دەبێت ئیلا چی کرد بە بۆ نمونە بابەتی ئەمر خوای پەروەردگار دەرێ بە ڕۆژی بە باش ئەگەر من خۆش بی ئەگەر بێت ئیلا دەبە بە ڕۆژی بی باشە تواناشی نەبە لەو کاتە دەبوو ئیجباری کەواتە دەتوانی ئینسان خۆی لەو ناخۆشی ڕزگار بکە نەخێت بەڵام کاتێک دەگەڕینەوە سەر قورئان دەبینی خوای پەروەردگار چی دایتە ئینسانی ڕوخسەتی دایتە ئینسانی ڕوخسەتی دایتە ئینسانی لەبەر ئەوەی حسابی چی کردی حسابی توانای چی کردی توانای ئینسانەکەی کردی ئەو تەکلیفەی چیە ئەو تەکلیفەی لەسەر چیە لەسەر لابدێ کەواتە ئینسان مەجبور نییە ئینسان چیە مەجبور نییە لەو بابەتەی کەواتە لە ئەمرەکان مەجبور نییە لە نەهیەکانی چیە فمن يضطر غير باغ ولا عاد فلا إثم عليه کەواتە لەوێش خوای پەروەردگار چی لێ کردیا لەوێش کە لای بردیا بەڵام ئەگەر بێت و کەسەکە مەیتەشی لەکن هەبا ژیانی دەردەچوو ئەگەر بێت ئەو ڕوخسەتە نەبا فاتقوا الله ما استطعتم نەبا لا يكلف الله نفسا إلا وسعها نەبا لەو کاتە ئیلا دەبە کەسەکە نەی خوارد بە هەتا چی لێ دەکرد دەبا مرد بە کەواتە خوای پەروەردگار لێرە بە پێی دەسەڵاتی ئەو ئینسانە توانایەکەی چی لێ کردی ئەمر و نەهی لە بۆ هینا و داوای لێ کردی ئەوەش دەلالەتە لەسەر ئەوەی چیە ئینسان توانای چی قدرەتی هەیە توانای چی هەیە قدرەتەکەشی چیە سنوردارە قدرەتەکەشی سنوردارە وهذا باطن ولذلك إذا وقعت منه المعصية بجهل أو نسيان أو إكراه فلا إثم عليه وإذا بينين أقر بيت خواي پەروەردگار أو شتانەی چیە ئەگەر بێت و مەجبور بە جەبرەن ئەو لەو کاتانەش دەبا تاوانبار بە بەڵام خوای پەروەردگار لە جەهل و لە نسيان و لە ئیکراه فلا إثم عليه لأنه معذور لەو کاتەی چیە عذری هەیە الخامس آخرا أن قدر الله تعالى سر مكتوب لا يعلم به إلا بعد وقوع مقدور ئێستا من کاتێک نهاتمە ئێرە بابەتێکی چ بوو قەدەر بوو لەوانەیە هات بام لەوانەیە نهات بە پێش ئەوەی بێم سر مكتوب سڕێکی مەکتوم بوو لا يعلم به إلا بعد وقوع المقدور لەو کاتە هەتوو زانینت بەرامبەر ئەو شتە دەبی ئیلا شتەکە دەبی چی بی ڕۆ بدا کە ڕوودا لە بابەتی چیە بۆ قەضا لە قەدەر چیە لە قەدەر هاتە دەرێ بۆ قەضا بۆیە بابەتی قەدەر پەیوەندی بە شتێکە هێشتا چیە ڕووی نەدایە کە ڕوویدایە ئەتوو کەوا بوویتە چی کە شتەکە دەبی ئەتوو دەبینی ئەوە لە ذاتی علم نامینی لە شتێکی تەواو زاهیرە و تەواوە باش کەسێک دەرێ وڵی کاکەم دەچمە بەهەشتێ یان ئەو کەسانەی کە مەعسیەت دەکەن کاکە من هەرچ بکەم دەچمە دۆزەخ ئایا قیامەت هاتیە ئەو کەسە مردیە قیامەت هاتیە حسابی لەگە کرایە کان نەما چوویتە جەهەنەمێ هێشتا شتەکە چییە شتەکە ڕووی نەدایە بۆیە سڕ مەکتوم لا يعلم به إلا الله کەواتە ئەوە سڕێکی مەکتومە کات و سوای دەسێ بەهەشتێت سوای دەسێ جەهەنەمی ئەوە سڕێکی مەکتومە بەڵکو نازانی إلا بعد وقوع المقدور وإرادة العبد لما يفعله سابقة على فعله هەروەها ئیرادەی عەبدیش کە باسی ویستی عەبدی دەکەین إرادة لما يفعله أوي ديكا سابقة على فعله يعني أوي إنسان كديكا أو يستي إنسان هيتا بيش أويا كفعلك ربدا بيش أويا فعلك تيا ربدا يعني استاكا أمن وجود مليريا خو وجودي من بيش أويني أمن السلفي لسياري بدم ديو كم زاد دبي حول بدم بيم ولا ريجي حتى دقم إيرا أوش داني إرادي من لبيش تيا ويستكم لبيش تيا لبيش فعلك ما يا فعلك من لبيش ويستكم إنسانك ويستكه وإنذا فعلك تيا فعلك ذي وإرادة العبد لما يفعله سابقة على فعل بو إرادي إنساني بيش تيا بيش فعلك يعني كواتا إرادة سدرز لك إرادة بو دروس كنا كما بما استين بماني خلقنا يعني كديكا إرادك فعلك دروس دكا فتكون إرادة الفعل غير مبنية على علم منه بقدر الله كواتا أو فعلي روددا فتكون إرادته الفعل غير
فتكون إرادته الفعل غير مبني. إرادي فعل كي هي كديك لسر زانيتي بقدر إخوائي پروردگار، زانيتي بقدر إخوائي پروردگار گوتمان إسا فعل مان هي هروا إرادي إنسان كمان هي هروا قدر إخوائي پروردگارش مان هي. كاتك أو إنسانا إرادة كيدك آية كأو إرادة هي لسر كردي أو فعله تشتا فعله كي نكرديا دروستي كرديا لسر أو علمي بقدر الله بسر أو علمي بيوسي كرديا بقدر إخوائي پروردگار بيوسي كرديا بتي بإرادة خوي بإرادة خويسيا دايكا ناتواني لي بستو بقدر إخوائي پروردگار چونك قدر إخوائي پروردگار شتيشي سيا شتێکی نادیارە بەشتی نادیار دەتوانی شتێکی دیار بە شتێکی نادیار بەجوور بکەینی هەر شتی نادیار بە شلوبکی بەستە دەسو کردی شتێکی دیار کە ئیرادەی خۆیە خۆیتی دەشوبهێنی بەچێ بە قودڕەی بە قەدەری خوای پەروردگار کە قەدەرەکەی لەلایەن چییە لەلایەن دیار نییە لەلای دیار نییە وحينئذ تنتفي حجته بالقدر لو كاتي كاقربت بوشي قلت ما إرادة كاكا بيش فعلكي كاتي كتو فعلكي ذكي إرادة أو فعلت هي آية علم بقدر إخوائي پروردگار هي قلت علم بقدر إخوائي پروردگار هيدرين كاكا دورة كاكا نوم مسلمين أو علم تون هي وبلشين درت هنايا وكوت هنايا وبزانين أو تو علمي بيشتي أما بينيجيشني تسونا كاتي قلت كاكا علم بقدر إخوائي پروردگار كاتني كاكا تو خوبس نو بقدر إخوائي پروردگار لبو أوي بوشي وين بجي شتيشتي تيا تنتفي حجته بالقدر إذن لا حجة للمرء فيما لا يعلمه حجي بلغا شتيك نابتا بلغا لبو إنسان دا أقر بيتو علمي تيا أقر بيتو زان لسر أساسي أقر علمي بيوانبو أقر علمي بيا أو دطوانين بيكين مقال علمي شبينيا كواتا ناتوانيتو قياسي لسر سبكي لسر شتيشي ناديار وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.